ئەم نەخۆشیەکەەوە تازە بڵاو بۆتەوە تای خوێنبەربوون بە گۆشتی سوور شتێکی زۆر باش نییە، یعنیکەوە هاوڵاتی گۆشت سوور بکرێت لە هەموو شوێنێک ئەبێ لەو شوێنانێک بکرێتەوە لەژێر چاودێری تەندروستی کەرکک دەرەچێ و لە ناو هەموو شوێنێکشکە ئەو نەخۆشیە بڵاو بێتەوە تر لە منەوە بۆ تۆ گوازرێتەوە لە تۆ بۆ کەسێتر ئەوە شتێکی باش نییە. خەڵک هەرچەنێک ینی پارێزراو بلەم شتە لە گۆشتی سوور ئەم ماوەیە کەمی بکاتەوە زۆر لەو باشترەکەەوە بەردەوام بین لەسەری خەڵک توش ئەو نەخۆشیە بێەوە کڕۆنە دوای شتەکە لە دەست دەربچی یعنی بە هیچ پارێزگاری لۆ شتە ناکرێ و داواکەم هاوڵاتیان ڕەچاوی ئەوانە بکەن کەوا تەندروستی کەرکک بڵاوەکەنەوە. چەندێکە پێم بڵێ گۆشت نەکردو دوای حاڵەتانی کە تۆمار کراوە کاریگەری بۆ بەسەرەوە تۆ وەڵاهی ئەم شتەکەەوە هەفتەیەکە بڵاو بۆتەوە خەڵک تازەیەکەوە بیستێتی لەو پێشتر خەڵک گۆشتێکری بەس لەو کاتەوەی بڵاو بۆتەوە تا کوێستە نایە من شخصی خۆم نەمان کڕیوە ئەتر خەڵکش خۆی تۆزی لێ دوور کردوتەوە ینی ڕاکێشانی وەک زاران نەمەوە سەحبی وەک زاران نەمەوە گۆشت سوور. باشە لە بری گۆشتی سوور چییە خۆیت؟ مریشک زۆر لەو باشترە و گۆشتە سوورە بخۆیت. یاتە هاوڵاتیان لە شوێنە فەرمیەکان گۆشت بکڕن لەو شوێنانەیەکەوا لەژێر لەژێر چاودێری تەندروستیکەوە دەرەچیە و خەتمی پێوەیە زۆربەی قەسابەکان هەیەکەوە بەناوبانگن لە کەرکک و ینی لەو شوێنانە بکردرێ باشترە لەکەوا لە شوێنێک عەشوایی سەربردرێ.